نوزده بروجمان هيا طلبة كانوا أنا بشي انفورميشن تكنولوجي لبش لكولوجي تكنيكي سوران او طلبة او أنا بيانيان وإيواران بيك او تيمتشي عن كرديت او ك حاضري او فيستيفال او بروجكاني عن كرديتا طبعا هندك الشان يعني فكرة بيرو كان زور جرينجا وزور مهمة يارمتي لكردستان وهرمي كردستان او انا دكن وكو بروجكاني برهمي او يان برهمي كهرباء يان سمارت ترافيك او انا بروجكاني زور مهم وزور جرينجا ليرة او كاكانو او بيرويا كاكان ليرة جبزينه كديتو بيشتر إذا أوانا يعني زور باهتمامي لسا أوانا دكانو وبركو أوانا بالبشكو أوانا دي وأوانا بيشوانا بيتوا بروژەکەی ما لێرە ئەنا بازەوەی دەکەین کەوا چۆن ئاو دروستکەین لە هەوا یعنی بەبێ هیچ ئەوەک لە هەوا ئاو دروست بکەین ئەو پرۆژەیە لێرە نایتمان ئەگەر تەماشایش بکەنیم هەوا وەردەگریتن دەیکاتە لەناو ئەوەی دادەینێتن دەیکاتە دوو ڕێڕەوێکیان هەوایە گەرمەکە جیا دەکاتەوە و لایەکەی تریش ئەو هەوایە کاشەی لەگەڵدایەوەی لێ دەکات سڕ ببێتەوە دڵۆب ببێتی دڵۆب ئاومان بۆ دروست ببێتی وامە شەستاوین وەکو بەشی ئایتی و مۆرکەی ئایتیمان پێوە کردووە بەرمەجێکمان بۆ داناوە بەرمەجەمان کردووە کە چی بکەین مەسەلەن ئەگامە ئامێرەکە دەبێت لەو ناوچە چیایەکان دروست دەکرێتن لە ناوچە چیایەکان دایدەنین و بە خۆمان لە ناوەندی شارەکان کۆنتڕۆلی دەکەین ئێستا کەمە ئەو ئامێرەماوە بەرمەجە کردووە کە پلەی گەرمی و شێم چرکە بە چرکە بۆمان بنێرێتن و هەر کاتێکدا فەرمانمان پێ کرد کە کار بکە بکوژێتەوە مەسەلەن لە کاتێک کار بکە کە پلەی گەرمی بەرزە و شێکەمە یان شێ زۆرە دەست بە ئیش بکاتن ئەوە فکرێ پرۆژەکەی مێم و زۆر جەختیژەوە دەکەینەوە کە ئەو پرۆژەی ما بەکاردێنەوە پاراستنی سامانی ئاژەڵ بەتایبەت ئاژەڵە چێویەکان زۆرترین ئاژەڵمان لەدەستوە لە ساڵانی ڕابردوو بەهۆی نەمانی ئاو و سەرچاوە ئاویەکان بەهۆی مشکبوونی سەرچاوە ئاویەکانەوە ئەگەمە ئەو پرۆژە جێبەجێ بکرێن و دابدرێت ئەوە لەنگ ئەو ئاژەڵانەی کایتمان دەمێنێتەوە و ئاژەڵی دیکە ژوانێک کۆز بکاتەوە بۆ ئێرانە و زۆرترین سوودیشی دەبێتن مەسەلەن ئەو ئامێرەی مام ئیشی لێژنەیەکی کەشناسیمان بۆ دەکاتن لەو چیانە مەسەلەن تیمێکی کەشناسی دەبێ بچێتن متابعە بکە کە شێ چەندە پلەی گەرمی چەندە بەڵام ئەمە یەک جیازی سابت بەم شێوەیە لە هەر شوێکمانەوەی دایدەنێن چرکە بە چرکە شەی وەردەگرین چرکە بە چرکە پلەی گەرمی وەردەگرین داتا دقە بە دقە بۆمان دێتن یعنی ئەوە نیە مەسەلەن ئێمە بڵێن ئیلا دەبێت تیمێک بچێت ئەو شوێنەوە ئەوەی وەربگرێتن ئەوە بە خۆ لەوێن دەرێ و داتاکان وەردەگرێتن پروژه ما بیروکه که طاقه شمسیه که جوازی دیگه پروژه دیگه طاقه شمسی دیگه و وزیر زیادتر وردیم لبچن بیروکه که ما چن بیروکه که جوازی تدا کارینای قوت کتن وزیر زیادتر وردیم هندی طاقه شمسی دیگه نه جک که جیگیرن ثابتن بس یا مدلی دوتش که خوره زفرتن کالی که رخیه دیو رخب یعنی دیو آرستای پیدا کردن بونی منتش که خوری دی پروست خوار گیتن اول وقت کتن وزیر زیادتر وردیتن دلناف طاقه شمسی خزن بیدن و هر وها بیروکه کد که کما کنکتی اپلیکیشن که کری اپ اپلیکیشن دیشین لرکای که بزنین که طاقه شمسی ما چند وزت ده و هر وها ما بو پروژه خوم وقت دانای اپ وقت یعنی وقت کتن وقتی اتوماتیکی شغل کتن ما لشش سپیدی حتی 5 هواره دانای پیوس نکتن یعنی بچی بهم نیو پیکی همجا وقت مالا هی یا ما تا چند وقت بیدن ده و وقت دانای بونو منتظر بیدن 5 ساعت روزه که داشت که 6 ساعت و وقت جیگیر کی بس جوازی هم یعنی مازن اوقات کدوتش که روزه زفرتن آرستاتش که روزه ورد دیدن اوقات که دوزه که زیادتر ور بگیرن بخیر بید لسردمی ساده تو که تکنولوژی برای پیش و اما بیروکی که جوان من با هر باوش پولی دوازده تو که دهاتی که رونیان هبیتن
پۆلی دوازە وێبسایتێکی تایبەتمان بۆ هێناوە کە ڤیدیۆیەک چەندین مامۆسای بە ئەزمون و کتێبەکان و پرسیار و ویزار و ڕێبەری هەرسەنگاندنمان لە بۆ داناون وێژەی و زانستیە هەر لە ماڵە قوتابیەکە گەر لە گەڵ مامۆستا لە پاش بیتن یاخود لە پێش بیتن هەر لە ماڵەوە دەتوانێت سەر وێبسایتەکە ئێمە بخوێنێتن وێبسایتەکەش پێک هاتووە لە چەند شتی تر و سەرنجیشمان هەیە لێرە سەرنجەکە کە پۆلی دوازە دەتوانین نای خۆلێ بۆمە بنووسیت و سەرنجەکەشی بداتن ئێمە لە ئەپدەیتی داهاتوو دەتوانین لە بۆی زیاد بکەین لە ئەپلیکیشنێکی خۆمە زیاد